حتا بين زای فردك من اقرب باختك خوركم بخوا بهم ناکره بخوا بهم ناکره. حاجی حەمەد جوتیارێکی دەڤەری ڕاپەڕینە و با نیگەرانیەوە دەڵێت نەیتوانیوە پەینی کیمیایی با باخچەکەیدا بکات بەهۆی بەرزی نرخەکەی و حکوومەتیش هاوکاریان ناکات. جوتیاران لەلایەک دڵخۆشن با ڕێژەی بارانبارینی ئەمساڵ و لەلایەکی تریش نیگەرانن لە حکوومەت کە جوتیارانی پشتگوێ خستووە و هاوکاریان ناکات. نەوەڵە لەکوێ هاوکاری کردووە کیمیایی هەیە محمەد کیمیایی هەیە کیمیای دەدە عالەمێ گەنمی دەدەتە عالەمێ حتا بين زای فردك من اقرب باختك خوركم بخوا بهم ناكره بخوا بهم ناكره قربات حكومتي مكا حكومتي حكومه كواهيه دوبنا مالي اغا انا اغاكي لا يشتي اغاكي لا بارتي عالمي تصوصين نو تو فيش او بتوين تاسوا بصدري لو انا دوستات اغا لي بها هم اغا كان من اللي كان تصوصان دوا استبدوا اغا هم من اللي تصوصين نو لخوای بزیاد به رژه باران بارین تا زۆر باشە ان شاء الله زیاتریش دەباری بەس ساڵی پار هەنارەکانمان خراپ بوو لەبەرەوەی بێئاوی بوو عیلەتە بوو حکومەتیش وەزارەتی کشتتوکاڵی هیچ ئاوەڕ لە بەلاعی ناداتەوە هیچ بەیاخەچی پێ نادا نە چیمیایی دەدات نە دەرمانی دەدات. وەڵی دەشتی بتوێنێ هەر بەناو بانگە لە هەموو شتەشی بڵێن لە ڕووی زەراعەتەوە بەس بەیاخی پێ نادا هیچ حکومەت هاوکاری فەلای ناکە بەڕاستی لە هەموو ڕوەکەوە لە ڕووی دەرمان لە ڕووی شیمیایی. بەڕێوبەری کشتتوکاڵی ڕاپەڕین دەڵێت بەرزی ڕێژەی بارانبارینی ئەمساڵ لە سنوورەکەدا زۆر دڵخۆشکەرە و جێگای ئومێدە بۆ جوتیاران. ڕێژەی ئاوەکان با شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. دەژڵێت هاوکاریەکانی حکوومەت بۆ جوتیاران لە ئاستی پێداویستیەکاندا نییە. زۆر پێی دڵخۆشین جێگای ئومێدە بۆ تەواوی خەڵکەوە بە شێوەیەکی گشتی وە بۆ برا جوتیارەکان بە تایبەتی ڕێژەی بارانبارین بێگومان لە ئاستێکی باشدایە تا ئێستاکانە هەچەندە ماوەیەکی زۆرمان لە بەردەمدا ماوە مانگی سێ ڕێژەی ئاوەکانیش بێگومان تا ڕادەیەکی باش بەرز بوونەوەانەیە و سەبارەت بە پاڵپشتیکردنیش بێگومان حکومەت بەپێی ئەوەی کە بودجەی لە بەردەستدا بێ ساڵانە بەپێی پێویست و ڕێژەی پاڵپشتی لە هەموو پێداویستی کشتتوکاڵەکان دەکات چ سەمادە چ قڕکەرە چ پێداویستی بنەتەوە بێگومان لە ئاستی پێداویستیەکاندا نییە بە تەواوی بەڵام بەپێی توانە تۆ هاوکاری کردووە. دەشتی بیتوێن و پشدەر لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دەشتێکی بەپیت و بەرەکەتە و ساڵانە با ڕێژەیەکی بەرچاو کشتتوکاڵ و بەرهەمی باغداری هەیە. ئەم ساڵیش جوتیاران بە ئومێدن بەرهەمێکی باشیان هەبێت بەهۆی بەرزی ڕێژەی بارانبارینەوە بەڵام نیگەرانیشن لە حکوومەت چونکە پێداویستیە کشتتوکاڵیەکانیان بۆ دابین ناکات. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.